لاپەڕە 35 پرسیاری 55. پرسیاری 55. کۆڵکە خۆبەشەکانی ژمارەیەک بریتیە لەو ژمارە خۆبەشانەی کە بچووکترن لە 10 و هیچ یەکێک لەو کۆڵکە خۆبەشانە دووبارە نابێتەوە. ئەو ژمارەیە چییە؟ تۆزێک پرسیارەکە هەتا ڕادەیەک باشە، بەڵام دەبوایە دیار بە ئایا چەند کۆڵکەیە، 2 کۆڵکەیە، 3 4 یان هەموو دەبا نووسرا بە هەموو ژمارەکانی بچووکتر، ژمارە خۆبەشەکانی بچووکتر لە 10، چونکە تۆزێک ناڕوونە لەو خاڵە. ئەمن ئەو هامدانە کە هەموو ژمارە خۆبەشەکانی گچکەترن لە 10، واتە چەند ژمارە هەیە خۆبەشە گچکەترە لە 10؟ یەکەمیان 2، 3، 5 ئەویش گچکەترە لە 10 و خۆبەشە لەگەڵ 7. 4 و 6 و 9 و 8 خۆبەش نییە، کەواتە ئەو 4 کۆڵکەیە. هەتا بزانم ژمارەکە چەندە، ئاسانترین شت ئەوها ئەو جارەی لە خوارێ دەچینە سەرەوە، پێشتر کە شیتەڵی خۆبەش دەکەین لەسەرەوە دەینە خوارێ، درەختەکەی دروست دەکەین، ئەو جارەی لە ڕێگە گچکەکان دەست پێ دەکەم دەچمە سەرەوە. 2 جاران 5 دەکات 10 لێرە دەنووسم، 3 جاران 7 دەکات 21 لێرە دەنووسم، هەنگاوی پاشی ئێستا 10 جاران 20 دەکاتە 21 لێرە ببورن، 10 جاران 21 چونکە 3 جاران 7 دەکات 21 ناکا 20 10 جاران 21 دەکاتە 210، کەواتە ژمارەکە 210. کۆڵکەکانیشی هیچ کۆڵکەک دووبارە نابیتەوە، یەکەچیان 2، ئەوی دی 5، ئەوی دی 3، ئەوجا 7 هەمووشیان گچکەترن لە 10. ئەو ژمارەیە 210. تۆزێک ڕوون نەبوو، بەڵام هەر باش بوو. ئەو پرسیارە پرسیاری 56. ئەو ژمارە خۆبەشە کامەیە کە 28 و 64 بەسەردا دابەش دەبن؟ ئەو ژمارە خۆبەشە کامەیە کە 28 و 64 بەسەریدا دابەش دەبن؟ ئەو ژمارە کامەیە؟ 28م هەیە، 63م هەیە. یەکەم جار دەست پێ دەکەم بە ژمارە 2، ئایا 28 و 63 دابەش دەبن بەسەر 2 هەردووچیان؟ بێگومان نا، چونکە 63 تاکە، کەواتە 2 بە کەلک نەهات. 3 بزانم 3 63 دابەش دەبی بەسەر 3، بەڵام 28 دابەش نابی، چونکە سەرجەمی ڕەنووسەکانی 28 دەکاتە 10، 8 کۆد و دەکاتە، چونکە 10 ناتوانم دابەشکەم بەسەر 3، کەواتە 28ش ناتوانم، کەواتە 3ش هەو نەبوو. ئێستا دێمە لای 5، 28 و 63 چونکە خانە یەکانیان نە سفرە نە 5، کەواتە دابەش نابن بەسەر 5، 5ش هەو نەبوو. پاشی 5 چ دێ؟ 7 دێ. ئایا دەتوانم 28 دابەشی 7 کەم؟ بەڵێ، چونکە 28 دابەش 7 دەکاتە 4. ئەدی 63؟ بەڵێ، چونکە 63 دابەش 7 یەکسانە بنەوە، کەواتە وەڵامەکەم چییە؟ ژمارە 7. یەکەم جار خۆبەشە، دووەم جار هەردووچیان 28ش دابەش دەبی بەسەر 7، 63ش. پرسیاری 57. پرسیاری 57. لە کێڵگەیەکدا
پارچە زەویەکی لا کێشەی هەیە. درێژیەکەی وە پانیەکەی کۆڵکەکانی کامە ژمارەن؟ کۆڵکەکانی 308ن و یەکێک لەو کۆڵکانە ژمارەیەکی خۆ بەشە. ئایا ئەو پارچە زەویە کام لەم پێنجەیە؟ 5 پارچە زەویم هەیە. ئەوە 1 گۆڤی بەرخ 11 مەتر بە 28 مەترە و گۆڤی بزن 14 مەتر، پانیەکەی تی و 22 مەتریش درێژیەکەی دی. گۆڤی کۆگا 19 بە 22 و قەفەسی مریشک 7 بە 44. پاشان باخچەکەش درێژیەکەی 77 و پانیەکەشی 4 مەترە. ئەو پرسیارە زۆر ئاسان نییە. یەکەم جار زۆر ڕێگا هەیە دەست پێ بکەم بگەمە ئەنجام. یەک لەو ڕێیانە ئەوەیە کە ئایا هەموو ئەو ژمارانە کۆڵکەی 308ن یان نا. لەبەر هەندێک یەکەم جار ئەمن دەبی بچم 308 شیتەڵکەم بزانم دەکاتە چ. ئەمە شیتەڵی خۆبەشم کرد، هەستم کرد ئاسانترە شیتەڵی خۆبەش بکەم کە دابەشی دوم کرد 308 کردیا 154. ئەو 154 دیسان دابەشی دوم کرد کردیا 77 77م دابەشی 7 کرد کردیا 11. ئێستا شیتەڵی خۆبەش تەواو بوو. ئەگەر بمەوێ 308 بکەمە تەنیا 2 کۆڵکە، تەنیا 2 ژمارە، چای دەکەم. یەک لەو ژمارانە وەردەگرم بۆ وێنە 11. ئەو ژمارەکانی دیکە کەماینە جارانی یەکتریان دەکەم. 2 جاران 2 4 4 جاران 7 دەکا 28. کەواتە ئێستا 308م کردە تەنیا 2 کۆڵکە، یەکیان 11 یەکیان 28. بزانم 11 و 28 هەیە لێرە؟ 11 و 28 هەیە. کەواتە 11 و 28 کۆڵکەی 308ن. ئایا یەک لەو کۆڵکانە ژمارەیەکی خۆ بەشە؟ بەڵێ 11 خۆ بەشە. کەواتە وەڵامەکە دەتوانم وەڵامەکەی بنووسم گۆڤی بەرخ. ئایا ئەو پارچە زەویە کامەیە؟ ئەو پارچە زەویە گۆڤی بەرخە. ئێستا دەبی ئەوانی دیش ساخکەمەوە. دێمە لای دیسان دەچمەوە لای 308ەکەی. ئەو جارەی چ دەکەم؟ ئەو جارە 11 وەرناگرم، ئەو جارەی 7ەکەی وەردەگرم. بەتەنێ 7ەکەی دەنووسم. ژمارەکانی دیش جارانی یەک دەکەم. 2 جاران 2 جاران 11 دەکات 4 جاران 11 دەکات 44. کەواتە 7 و 44ش 2 کۆڵکەی 308ن. بزانم 7 و 44 لێرە هەیە یان نییە؟ بەڵێ هەیە. 7 و 44 ئەوە تا 7 ئەوەش 44. ئەوە زانیم 7 و 44 کۆڵکەیە. ئایا یەک لەو کۆڵکانە ژمارە چی خۆ بەشە؟ بەڵێ 7 خۆ بەشە. کەواتە ئەوەش هەر وەڵامی ڕاستە. قەفەسی مریشک. ئەو پارچە ئایا ئەو پارچە زەویە کام لەم پێنجەیە؟ ئەوەی ڕاستی بی قەفەسی مریشک نازانم بە پارچە زەوی داینێن یان دەتوانین بە پارچە زەوی دانێن، چونکە قەفەسەکە دیارە لە دەوری پارچە زەویە چییە. کەواتە ئەو وەڵامەش ڕاستە. قەفەسی مریشکیش ڕاستە. ئێستا بێمە لای دیسان بچم 308 بکەمە 2 کۆڵکەی دیکە. ئەوان چنە؟ ئەوان ئەو جارەی 11 تەواو 7 تەواو، ئەو جارەی 4 جاران
چاردە جاران 144 چاردە جاران 11 یەک جاران 4 یەک جاران 1 یەک جاران 4 یەک جاران 1 4 و 5 و 1 نە ببورن ئەوها نەبوو ئەو جارەی دەبی ئەمن ئەگەر چارم وەرگرت جارانی 77 بکەم 4 جاران 77 بەڵام ئەوەم تەواو کردووە بزانم 4 جاران 77 نە تەواو نەبووە ئەوەتە 4 جاران 77 4 جاران 77 ئەویش هەردووچیان کۆڵکەی 308 بەڵام ئەوە وەڵامەکە هەڵەیە لەبەر چونکە نە 4 نە 77 ژمارەی خۆ بەشن هەردووچیان دابەشن کەواتە ئەو پارچە زەویە هەڵەیە ئەگەر بێمە لای 4 جاران 22 دیسان لێرە ئەمە شیتەڵکەم ئەگەر 4 جاران 22 11 جارانی 2 بکەم دەکا 22 و 2 جارانی 7 بکەم دەکات 14 کەواتە 22 جاران 14ش هەر دەکاتە 2 کۆڵکەی 308 بەڵام لێرە ڕاستە هەیتم 4 جاران 22 بەڵام نە 14 و نە 22 ژمارەی خۆ بەشنینە کەواتە ئەو وەڵامەش هەڵەیە گۆڤی بزن هەڵەیە بێمە لای 19 جاران 22 ئەوەی ڕاستی بی 19 جاران 22 کۆڵکەی ژمارە 308 نییە 19 کەواتە ئەوە هەر زۆر هەڵەیە ژمارە ڕاستەکان چنە ئێستا گۆڤی بەرخ و قەفەسی مریشک کەواتە 2 وەڵامی ڕاست هەیە لێرە نووسرایە ئەو پارچە زەویە کام لەو پێنجەیە ئەوەی ڕاستی بی 2 وەڵام هەیە نەک یەک بە شیکارکردنی من 2 وەڵام هەیە پرسیاری 57 پرسیارێک بنووسە بە بەکارهێنانی ئەو زانیاریانەی کە لەم خشتەیە هاتووە پرسیارێک لەسەر شیتەڵکردن بۆ کۆڵکە خۆبەشەکان بنووسە کە ژمارەی گەرمۆکەی گەرمی لە هەر قاپێک کاڵک تێیدا کاڵک یان گندۆرە تێدا بێت نازانم چ پرسیارە چی بنووسم بەڵام ڕەنگە بپرسم ئایا کام لەو ژمارانە یەک لە کۆڵکەکانیان ژمارە 11 ئەو کات پێویستە شیتەڵی خۆبەش بکەم لە هەموو ژمارەکان بزانم کامە کۆڵکە 11 هەیە ئەگەر شیتەڵی خۆبەش لۆ ژمارە 66 بکەم 66 دابەشی 2 کەم دەکا 33 33 دابەشی 3 بکەم یەکسانە بە 11 کاتە 11 لە 66 هەیە لە 15 نییە لە 42 نییە کەواتە وەڵامەکە 66 پرسیارەکەش کامە لەو ژمارانە یەک لە کۆڵکەکانی ژمارە 11 پرسیاری 59 پرسیاری 59 بە درێژی ڕوون بکەوە چۆن درەختی شیتەڵکردن بەکاردێنی ئەو پرسیارە ئەمن زۆر ڕوونم کردیتەوە کەواتە پێویست ناکە پرسیاری 60 زۆر گرنگە بچووکترین ژمارە ببینەوە کە توانای دابەشبوونی هەبی بەسەر ئەو ژمارانە 2 3 و 4 و 5 و 6 و 7 و 8 و 9 و 10 دەبی ژمارەکان هەمویان بنووسم 2 3 و 4 و 5 و 6 و 7 و 8 و 9 دەشم لەبیر چووە بنووسم ئەوەی ڕاستی بی
ببورن دەبووە دەشم بنووسیبە کاتە ئەمن لێرە دەبی ژمارە دەش بنووسم کاتە دەبی سەر لە نوێ ئەگەر دەش لێرە بنووسم ئەو جا دابەشی دوی بکەم یەک ژمارەکان دابەشی دوی دەکەین ئەگەر کرا دابەش دوو پێنج نۆ دابەش دوو چونکە نۆ ناکرێت تاکە وەچی خۆی دەینووسمەوە هەشت دابەش دوو دەکات چوار حەفت چونکە ناکرێت دەینووسمەوە شەش دابەش دوو دەکات سێ پێنج چونکە دابەش نابی دەنووسرێتەوە چار دابەش دوو دوو سێ چونکە دابەش نابی دەنووسرێتەوە دووش دابەش دوو یەک ئەو جارەی دیسان چونکە هەندێکیان ماینە دابەش دوو دەکرێن پێنج چونکە دابەش دوو ناکرێت دەنووسمەوە نۆ دەنووسمەوە چار دابەش دوو دەبیتە دوو حەفتی دەنووسمەوە سێ دەنووسمەوە پێنجی دەنووسمەوە دووش دابەش دوو دەکا یەک ئەو یەکەش هەروەکو خۆی دەنووسمەوە ئەو جارەی دابەشی سێی دەکەم پێنج چونکە دابەشی سێی نابی دەنووسرێتەوە نۆ دابەشی سێی دەکرێ دەبی لێرە ئەمن دابەشی سێی کەم نۆیەکەی دەکاتە سێ دوو بەخۆی ببورن دیسان دەبی دابەشی دوو چونکە ئەو کاتی ئەمن ئەو پرسیارم شیتەڵ کردیا ژمارە دەم لەگەڵ دانەنایە بەڵام ئێستا با دیسان دابەشی دووی کەم چونکە دووەک هەرمایە هەتا ئاسانبی چونکە ئەو دووە مابوو باش لێرەش دابەشی دووی دەکەم دووەکەش بوو بە یەک ژمارەکانیش کە دابەش نابی وەکو خۆی دەنووسمەوە ئێستا دابەشی سێی دەکەم پێنج چونکە دابەشی سێی ناکرێت دەینووسمەوە بەڵام نۆ دابەشی سێی دەکرێت دەبیتە سێ ئەو ژمارانەی بووینە یەک هەر وەکو خۆی دەیان نووسمەوە ئەوانەی دابەشی سێش ناکرێن هەر دەیان نووسمەوە بۆ وێنە حەفت وە پێنج ئەوەی دابەشی سێی دەبی کە سێ دابەشی سێی دەبیتە یەک ئێستا دیسان دابەشی سێی پێنج چونکە دابەشی سێی نابی دەنووسمەوە بەڵام سێ دابەش سێ دەبیتە یەک حەفتیش چونکە دابەش نابی هەر وەکو خۆی دەنووسمەوە ئەو جارەی دابەشی پێنجی پێنج دابەش پێنج یەک هەموو ئەوانەی دابەشی پێنجی کران دابەشم کرد ئەو جارەی دابەشی هەفتەنیا هەفتەکەمایە ئەو جە هەفتەکەش هەمویان دەبنە یەک هەفتەکەش هەر دەبیتە یەک ئێستا کە هەموو ژمارەکان بوونە یەک ئەو جا دەچم چ دەکەم ئەو ژمارانەی کە لێرە بەدەستم هات لە لای چەپ هەمویان دەبی جارانی یەکتر بکەم هەتا وەڵامی ئەو پرسیارەی ببینمەوە دوو جاران دوو دەکات چوار چار جاران دووش دەکا هەشت هەشت جاران سێ جاران سێش دەکا نۆ هەشت جاران نۆش دەکاتە هەفتا و دوو پێنج جاران هەفتیش دەکاتە سی و پێنج ئێستا دەبی ئەمن هەفتا و دووی جارانی سی و پێنجی بکەم هەتا ژمارەکەم بەدەست بێ هەفتا و دوو جاران سی و پێنج دوو جاران پێنج دا پێنج جاران هەفت سی و پێنج لەگەڵ یەکی دەکا سی و شەش دوو جاران سێ شەش سێ جاران هەفت دەکا بیست و یەک ئێستا سفر شەش و شەش دوازدە یەک و سێ چار یەکیش پێنج دووش هەردێتە خوارێ ژمارەکە چییە؟ 2520 ئەگەر بمەوێ تاقیکەمەوە دەچم لێرە 2520 دابەشی بۆ وێنە هەشتی دەکەم کرا
دابەشی حەفتی دەکەم. کرا مانای چێواتە ژمارە چی تەواوم بەدەست دەکەوی سروشتی نەک ژمارەی کەرت و فاریزە و شتێوها. دابەشی شەشی دەکەم دەکرێ ئێستا نازانم ژمارەکە چ بوو لەبیرم چوو تێکەر بوو لێم. ژمارەکە 2520 2520 دابەشی چاری بکەم. دابەش دەکرێ دابەشی سێ بکەم دیسان دابەش دەکرێ. واتە بچووکترین ژمارە کە دابەش بکرێ بەسەر دابەشی نۆم نەکردووە بزانم کە دابەش بکرێ بەسەر دا بەسەر نۆ بەسەر هەشت بەسەر پێنج بەسەر هەموو ئەو ژمارانە کامە ژمارەیە 2520. بەو شێوەی شیتەڵی بەو جۆرە شیتەڵی دەبی ئەمن هەموو ژمارەکان بنووسمەوە ئەوجا دەست پێ بکەم دابەشی دوی بکەم ئەگەر کرا ئەگەر نەکرا ژمارەکەی وەکو خۆی بنووسمەوە ئەوجا هەتا هەموو ژمارەکان دەبنە یەک هیچ نابی واز بێنم. پاشان ئەو ژمارانەی بەدەستم دێ جارانیان بکەم واتە ئیشەکی زۆر زۆر ئاسان نەبوو. ئێستا بێمە لای پێدا چوونەوە ڕەگی دووجا بۆ هەر ژمارەیەک لەمانەی دێن بخەمڵێنە بۆ نزیکترین ژمارەی سروشتی. ئەوە زۆر زۆر گرنگە واتە تەنیا خەمڵاندن بەڵام وەڵامی تەواو 100% نییە تەنیا خەمڵاندنە. 134 چونکە نێزیکە لە 144 کاتە ڕێگەکەشی دەکاتە 12 چونکە ئەمن ڕەجی دووجایە تەواوەکانم هەیە لێرە ئەو دووجایە تەواوانە دەتوانم لە ژێر ڕەگبیان هینمە دەرێ 144 کە لەوان کە ڕێگەکەی دەکاتە 12. پێویستە تۆزێک ئەو ژمارانە بناسمەوە دەبی بزانم کە 49 ڕێگەکەی هەفتە 64 هەشتا 81 نۆیە چونکە 9 جاران 9 دەکا 81 121 ڕێگەکە 11 چونکە 11 جاران 11 دەکا 121 و 13 جاران 13 دەکا 169 14 جاران 14 دەکا 196 15 جاران 15 دەکا 225 هەندێکیان هیچ نەبی بزانم کاتە لێرە ژمارە 11 ڕێگەکەی سێە چونکە نێزیکە لە نۆی 175 ڕێگەکەی سێزدەیە لەبەر چ سێزدەیە چونکە نزیکە لە کامە ژمارە نێزیکە لە 169. 217 ڕێگەکەی 15 چونکە نێزیکە لە 225. پرسیاری 65 ئەژمێر بکە زۆر ئاسانە. چاردە ڕیزیەتی کردارەکان یەکەم جار لێکدانەکە 3 جاران 2 دەکا 6 ئەو جە چاردە شەشی لێ بڕوا دەکا 8 چاردە کەم 6 دەکا 8 هەشتیش کۆ 4 دەکا 12 پرسیاری 66 3 کۆ 2 دەکا 5 5 توان 2 یەکسانە بە 25 25 دابەش 5 دەکا 5 5 5 لێ بڕوا دەکا 0 کەواتە هەنگاو بە هەنگاو 5 توان 2 دابەش 5 کەم 5 هەنگاوی دووەم 5 توان 2 دەکا 25 25 دابەش 5 کەم 5 هەنگاوی سێم 25 دابەش 5 یەکسانە بە 5 کەم 5 5 کەم 5 یەکسانە بە 0
سفر. پرسیاری 67 سێ تواندوو دەکات 9 کەواتە 8 کەم 4 دەکات 4 4 کۆ 9 دەکات 13 13 پێنجی لێ بڕوە دەکاتە 8. پرسیاری 68 بەهای 4 توان 6 چەندە؟ 4 توان 6 واتە 4 جاران 4 جاران 4 جاران 4 جاران 4 و جاران 4. ئەو دوو چارە جاران یەک دەکا 16 ئەو دووەش دەکا 16 ئەو دووەش دەکا 16 واتە من دەبی ئێستا بینم 16 جاران 16 جاران 16 چونکە هەمویان 6ن 6 جاران 6 دەکا 36 کەواتە خانەی یەکانی ژمارەکە دەبی 6 بی. ئەوە خانەی یەکانی 6 نییە زۆریش گچکەیە ژمارەکە کەواتەوە هەر هەڵەیە. ئەوە ژمارە چی گونجاوە بەڵام چونکە خانەیەکانی 6 نییە کەواتە هەڵەیە. ئەوەش چونکە خانەیەکانی 6 نییە ئەویش هەر هەڵەیە کەواتە تەنیا دەبی ئەوە ڕاست بی. ئەگەر ئەمن کاتیشم نەبوو لێکدانەکەی تەواوکەم هەر نەبی دەزانم خانە یەکان دەکا 6. پرسیاری 69 2 توان 3 دەکا 8 3 توان 2 دەکا 9 8 کۆ 9 وەڵامەکەی دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر. 8 کۆ 9 دەکاتە چەند؟ لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 35 کەواتە 2 لاپەڕا بەو وانەیەی تەواو بوون هەتاوانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.